گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم لەگەڵ بەڕێز مەریوان قەرەنی جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی و هەروەها هەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق. کاک مەریوانم کاتت باش، سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. لە دوای پەسەندکردنی دەستور لە ساڵی 2005 6 جار پرۆسەی سەرژمێری دواخراوە. وەک پەرلەمانتارێکی کورد پێتان وایە ئەم سەرژمێریە مەترسی بۆ کورد هەبێت؟ زۆر سپاس بۆ جەنابەت. لە دستوری عراقی کە لە ساڵی 2005 دانراوە، لەو دستورەی لە دوو مادەیدا باسی ئەحسای تێدا کرایە. یەکێک لەوانە لە مادەی 110 کە دەسەڵاتەکەی حەسری دایتە حکوومەتی فدرالی کە ئەو کارەی بکاتن وەرەوە بە هەماهەنگی لەگەر ئەو هەرێمانە، واتەکە هەرێمی کوردستان ئەو تەنسیقی بکەن بۆ بەڕێوەچوونی ئەو کارە. بابەتی دووەم کە ئیستفتا باسی ئەحسا کرا تێدا کرا، ئەوش لە مادەی 140 لە مادەی 140 بە سێ مەرحەلە تێدا باس کرایە. مەرحەلە یەکەم کە تەطبیعە، کە گەڕانەوەی ئەو عەرەبە یا ئەو گۆڕانکاریە دیموکرافیەتی کە لەو مەتیقەیە کرایە بە هاتنی عەرەب و تعریبکردنەوە مەتیقەیە بگەڕێنە جێی خۆیان. و بابەتی دووەم ئیحساکردنە. لە ئیحسایەکەی وەقتیان ئەو کاتی دەکرێتن هەندێک خاڵی تێدایە کە پەیوەستە بە نەتەوە، کە خاڵی نەتەوەی تێدایە، ئایا ئەو کەسە کە تەواجدی لەوەیە بە نەتەوەکەی عەرەبە یان کووردە، حتا بتانین لێندەر بزانین چەند کەسی تەواجدی کوردەکەی چەندە و تەواجدی لایەنەکانی چەندە. پاشەوەی بابەتی ئەوەی دێتن ئیستیفتا دەکرێتن، ئایا دەیانەوێنە سەر حکوومەتی هەرێمی کوردستان یان لەسەر عێراق ببینێنەوە. ئەوجا ئیستیفتایەکە دەکرێت. تاکو ئێستا ئەگەر بێت و تەماشا بکەین، ئەو سێ بابەتە هێشتا جێبەجێ نەکراویان نەکراویان کاری لەسەر نەکرایە لە مادەکانی لە ئەو سنوورانە مادەی. بەڵام گەرنتیەوە وەرگیراوە کە ئەم سەرژمێریە بۆ مادەی 140 بەکار نەهێنرێت. کاک مەریوان، ئەوجا لێرانە باسی فۆرمەکەی دەکەین، ئەو فۆرمەی کە تێیدا ئاماژەمان پێکردی ئەو فۆرمە. ئەگەر لە مۆزوعی مادەی 140 بیتونیان ئەو بابەتێک کە پێیوەستە بە مادەی 140 ئەوە بابەتی نەتەوەیەکەی تێدا دیاری دەکرێت. بەڵام لەو سەرژمێرە ئێستا دەکرێت خاڵی نەتەوەیەکەی تێدا نیە، واتە ئەوە کە دەکرێت سەر ئاستی هەموو عێراقا دەکرێت. بەڵام هەر خوتورەتە چ تێدایە، حکوومەتی هەرێمی کوردستان کاری لەسەر ئەو بابەتەی کردیە و مفاوزاتی لەسەر کردی و اتفاقاتیشی لەسەر کردیە کە ئەساسی لە خاستە لە ناوچەکانی ناوچە کوردستانیەکان کە لە دەرەوەی ئیدارەی هەرێمن، کە ئەو ناوچانە کە تعریب کراینە ئەساسی کارکردن و ئەساسی ئیشکردن لەسەر ئامار و ئیحسایەکە بگرێتەوە ساڵی 1957 کە لە سزلەکان کەواتە مەترسیەکان لەسەر ناوچەکانی مادەی 140 ڕەوی و نەتەوە. ئەو مەترسیانە بەخۆ ئەمە تەجروبەی زۆر خراپمانەیە لەگەر حکوومەتی عێراقی لەو چەند ساڵی ڕابردوو و خاستە لە پاش 16 ئۆکتۆبەر و کە دیسانەکە ئەستانەوە بە تعریبکردنی ناوچە کوردستانیەکانوێ ئەو تەجروبە خراپیەیە ئەوەی کردیە کە ئەمە مەترسیەکمان هەبی لەسەرەوە ئیحسایەکە ئێستا دەکرێتن. لێ دەبی ئەمە زۆر حیتەوە حەزەرەکمان هەبی لە کارکردنی ئەو مادەی. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان کاری خۆی لەسەر کردیە، ئەرەوە زمانی ئەو کارانەی کە کردی تیلڤیزنەکی ئەو بەش پێکاتیە سەبارەت بە ئەو ئیحسایەکە لە هەرێم دەکرێتن و ئەحسایانێکە لە ناوچەکانی ناوچە کوردستانیەکانی دەکەوێت کە لە دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستانی کە لژنەکی هاوبەش هەیە لە بینی حکوومەتی عێراقی و لە هەرێمی کوردستان، تاکو ئەوانە هەر نەستن بە پەسەندکردنی و نەتیجانێک کە ئەو ئیحسایە لێ دەکرێتن و بە هیچ شێوەیەکی کاری لەسەر نەکرێ بەپێی ئەو اتفاقیانەی کە لە حکوومەتی هەرێم کردیتی لەگەڵ حکوومەتی فدرالی. کەواتە هیچ گرنتیەک بە کورد دراوە کە ئەم پرۆسەیە لە دژی کورد بەکار نەهێنرێتەوە؟ دەمێ یەک شتی لۆ جەنابەت تەوزیح بکەم. ئەگەر بێت و ئەمە تەماشاکەن هیچ مساومەتێک نییە لەسەر مادەی 140. مادەی 140 حەلکردنی ئیلا بە مادەی 140 واتە دەبی ئەو مەراحلانەی کە لەو مادەی 140 هاتیە کە بریتیە لە تەطبیع و بریتیە لە ئیحسا و لە ئیستیفتا، دەبی ئەو سێ بابەتە بکرێتن بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی کە لەگە عێراقەیە. ئەو گرێتیەش کە وەرگیرایە لەگەر حکوومەتی عێراقی کە نابی ئەوە بە هیچ نەوعەک بکرێتە ئەساسێک
لەبەر ئەساسێک لۆ ئەوەی کە ڕۆژێک بە ڕۆژان بەکاربێت یا بە مەرامەکی سیاسی یان هەندێک لایەنی دی فشار بکاتیان بەکاری بینیتن دژی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمان نابی ئەو سەرژمێرانە کە کە عفوم دەکەی بەس دەمێ ئەو تۆزی حەج بدەمە جەنابەت سەرژمێریەکە بەس ڕۆژانی 20 نییە بە سێ قۆناغی دادەچی. ئەو قۆناغێکە لە دنیاکەوە یان ئەوڕۆک ڕادستی پێکردیە کە فۆرمی خێزانی تێدا دابەش دەکرێتن و هەرەوە ڕۆژی 2021 کە دەبیتن تەواجدمان هەبی لە شوێنی نیشتە جێبوونی خۆمان و زایدە لە پاشەوی کە ئەمە پرسیارانەیە کە فۆرمەکی دی هەیە کە پەیوەستە بە کەلوپەلی هەندێک پرسیارەتی دانرایە واتە تەواجدمان لە ناوچەکانی کوردستانی و ناوچەکانی 140 زۆر گرنگە لە حتا 19 مانجێ تەواجدمان هەبی لۆپڕکردنەوەی فۆرمەکەی خێزانی و هەرەوە ئامادەشمان هەبی ئەو ڕۆژی لێ تەواجدمان هەبی احتیمالە مثلەن لە هەرێمی کوردستان یان لە ناوچەکانی عێراق سەرژمێری یان ئەو ئەساسەی کە لە ناوچەکەی هەیە زۆر ضروریە کە تەواجدی ما وەکو کورد کە بگەڕێنەوە ئەو کەسان هەموو گەڕێنە سەر زێدەی باب و باپیریان و تەواجدیان لەوێن دەرهەبیتن چینە لە هەرێمی کوردستان یان لەسەر ئاستی عێراق وەکو ئامارێک بیتن و ئامارێکی بە ئەوەی خۆی بڕوات و ڕێسکەی یاسایی خۆی بگریتن بەڵام لەوێن دەریش دەبی تەواجدمان هەبیت و تەواجدیش زۆر ضروریە. بۆچی ضرورە کاک مەریوان بۆچی گرنگە کە ئەو هەوڵاتیانە بگەڕێنەوە سەر زێدی خۆیان لە گرنگەکانی زۆر یەکەکی لەوانە ڕێژەی نەبیتە ڕۆژێک لە ڕۆژان کە ئەمە تازەش باسمان کردێ نەبیتە ئاداتێک بە دژمان بەکار بێتن واتە تەواجدی ما پێوەستە بە بوجە تەواجدی وان پێوەستە بە کورسی تەواجدی وان پێوەستە بە خاک تەواجدی وان پێویستە بە ملک و ماری خۆیان کە ئەو ملک و مارەی کە لە ڕێگای تعریب و یان گۆڕانکاری دموگرافی مەنتیقەکەی کە پێدا کاری لەسەر کراوە ئەو گۆڕانکاریانە ئەوەش ببتە ئیزباتێک لەمە کە فعلەن ئەو ناوچانە ناوچەکی کوردستانیە دەبی بە زووترین کە ئەو لزنە باڵایە کە پێ کاتێ لەسەر مادەی 140 کارەکانی خۆی بکاتن و ئیش لەسەرەوەی بکرێ بە زووترین کات مادەی 140 جێبەجێ بکرێت. بەڵێ باشە کاک مەریوان ئەو عەرەبانی بۆ نمونە بە تایبەت لە دوای 16 ئۆکتۆبەر کە چوونەتە کەرکووک یانی زیاتر لە 60,000 کەس دەبن ئەوانە نابنەن بە ترسی لەسەر گۆڕینی دیمۆگرافیای و پارێزگایە ئایا ئەوانە دەگەڕێنەوە ناوچەکانی خۆیان؟ ئەو دیمۆگرافیەتە گۆڕانکاری بەس عفوم دەکەی ئەو دیمۆگرافیەتە گۆڕانکاریەکەی پێدا کرا بە پێی ئەو تعریبانەی کە کرایە بە مەراحل کە پێدا چووە خاستە لە پاش 16 ئۆکتۆبەری دیسانەکە گۆڕانکاریەکی پێکرایە لێ حکوومەتی هەرێمی کوردستان کە اتفاقی لەگەڵ حکوومەتی فدرالی عێراقی کردێت زەختی لەوەی کردیتەوە کە دەبیتن ئەساسی ئەو ئیحسای لەسەر ئەساسی ئەو سجلانەی کە لە 1957 دیانەوە ئاماری کە ئەو کاتی کرایە. باشە کاک مەریوان دەمەوێت پرسیارێک بکەم بۆ پێی کە جەنابەت ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق ئەو بژمێرانە کە دەچنە هەموو ناوچەکانی عێراق چ گەرانتیەک هەیە بۆ پاراستنی گیانی ئەوانە ئایا دەپارێزرێن ئەوان یا هیچ ڕەوشێنێکی ئەمنی دەگیرێتە بەر؟ حکوومەتی عێراقی ماوەک لەوەی پێش کۆبنەوەتی خۆی کردیەوە ئیجراتی ئەمنی خۆی تەواو کردێ لەگەر کە ئەرکەکەی درایتە وەزارەتی ناخۆی عێراقی ئەو دەسەڵاتی دایت هەموو محافزانە و لەگەر قیادە عملیاتی کە تەواجدی هەیە لەو محافزەی بە تایبەتی لە کەرکووکیش کە مەسئولیەتی نەبوونی کێشەیان دۆزینەوەی کێشیان هەر شێوەک لە شێوەکانی برن لە ڕووی ئەمنیوە کێشەی پیاکەن ئەوە لەسەر ئەستۆی یان مەسئولیەتی کولی دەکەیتە سەر ئەستۆی وەزارەتی ناخۆ ئەو محافظ و قیادەی عملیاتی ئەو شوێنەی کە ئەو کاری ئەنجام دەدرێت. زۆر سپاس دەکەم بەڕێز مەریوان قەرەنی جێگری سەرۆکی فراکسیۆنی پارتی و هەروە ئەندامی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق سپاس بە ئامادەبوونت لەگەڵمان.